والله شيستو باقلا ويدخم 62 خەرگ ئامادە بوو ئەمن یەک لە خۆم ئامادە بووم بەخوای سیارە مار و مرکم لەو ڕۆژەی ببەخشم چکە ڕۆژی گەلک گەورە بوو بەڵێ هەموو ساڵان وەختی کاتی مەولودی لەخوای بە زیادبیان لە قومبی چکلێت بی ئەو شەربەت بی بە پێی ئیمکانەتی خۆمان بە هەر نەوعەچیبی لەبەر دەرگایدا دەنێ حەزمان لێیە بەڕاستی خەڵک بخوا پێمان خۆشە بەڕاستی یعنی لەو ڕۆژە پیرۆزەی ئەمەش بەشدار بین ئینشاڵڵا لەو خێر و چاکەی لا ینی ماوەی چەند ساڵە هەر شیرنی لە بەردەرگادا دەنێ خەڵک بیخوا بە فکرت بێتن والله قوربانە من لە ساری 2002 ماڵم لە کەرچیش بوو جەماعەتاگەیان لێ هەرە و چتم کردێ لەبەر دەرگامدانەیە سینی و شەربەت و چتمدانەیە دایتمە منداڵان و خەرکاتنە خواردیان دەستخۆشیان لێکردینە جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو نمونە بەبیرت بێ ساڵی هەشتایەکبانی مەولودی ساڵی هەشتا لەگەر ئێستا بەبیرت دێ ئەرێ وڵا لەبیرم دێ ئەرێ وڵا زۆری فەرق هەیە دەزانین فەرقەکەی چییە؟ قوربان جان ساڵانی ڕابردوو ئەو دەمی خۆش بوو خەڵکانێک بەڕاستی وەکو ئێستا نەبوون لەگەڵ ڕێزم ئێستا وەی لێ تێ خەرک بێزارە خەرک دریتوندا مەسەلەن بێ مەعاشی ئەوەیە تێدەگەی فەرقی کردێ زۆری فەرق کردێ لەوانەیە لە خۆشت بزانی تێدەگەی ئەو دەمی گەرم بوو گوڕ بوو خۆش بوو خەرک ئامادە بوو ئەمن یەک لە خۆم ئامادە بووم بەخوای سیارە مار و مرکم لەو ڕۆژەی ببەخشم چکە ڕۆژی گەلک گەورە بوو قوربانت دەبم ناوەڵە ئێستا خەرک سارد و سوڕە ناوەڵە ئەرێ وەڵە ئەو ڕاستێکەیە بەسەر هاتێکی خۆشکە لە بیرت ما بێ ینی هاتچوو بێ مزگەوتێک شیرینی نەما بێ یاخود شتێک وەڵای بەسەرم هاتیە ئەرێ وەڵای سارەکی لە مزگەفتی مەولان نەقشبەندی ئەرێ وڵات چوم لەبەر هەندێش چین گوت مامەش وەکو ئەو خەرکەی بەشدار بین وەکو لوقمەک باقلاوە شتێکمان بەرکەی بخۆین ئەرێ وڵا گوتیان نمایە کاکە بەس ئاوەچیان لۆی نای بەس هەر دەست خۆشیان لێ دەکەین میم ئاوەکەمان خواردەوە قوربان دەبم وەرە حەمەگەی مینگ وەرە ئەوە حەمەگەی مینگە لە ئێستا خۆت ئازبێنێ لوقمی خردەکەیەوە ئەرێ وڵا هەمووی خڕەکەمەوە هەمووی خردەکەیەوە ئەرێ وڵا شیستو باقلا ویدخم 62 دانت خراپە دوای خراپ دەبی وڵان دانیشم چیاتی دەخۆم دانیم وێران بۆش بە شیرینی دەخۆم بە شیرینی دەخۆی نەخۆشم گرتێ بە شیرینی بڕ کەمتر بخۆ ئەوها باشترا سبێنێ بەتەمای بچێ بازاڕی والله ئەرێ وڵا بەتەمامە لەگەڵ باب دەچێ ئینشاڵڵا پاش مەولود نەبەیەکەی ئینشاڵڵا دەچین پامێکت هەیە ڕۆژێک ماوە بۆ مەولود وەڵی پەیامەکەم ئەوەیە لۆ ئەو خوشکبرایە بەڕێزانم بەڕاستی داوا دەکەم سبەینێ ڕۆژێکی زۆر گەورەیە ئەوی هەتانە ببەخشن لە پێناو خوای چکایی بەکەلکمان دێ قەبرەکەی و قیامەتەکەیە یادەگەی خوای گەورە ئەگات و ببەخشی دوو ئۆندەی لە مارەکەت داوێ ئەمیش چاین گۆ ماز دەکەم کەناڵی 960 سار